لایەک بەخێر بێن سەبارەت بە پرسی سزادراوانی بادینان چالاکوانان و ڕۆژنامەنووسان لای هەمووتان معلوم بوو کە ماوەیەکی زۆر لە تیمی پارێزەران کۆمەڵێکتانی لە بڕیارەکانی دادگای کەتنی دەشتی هەولێر و هەروەها ئەم جاریان لە بڕیاری دادگای تاوانی سێدا ئەم جارەیان لە ڕێگای داوامان کردیا بە ڕێگای تەڵەب تەدەخول تەمیزی و داوامان کردی کەس بەڕێز سەرۆکی دادگای تەمیزی هەرێمی کوردستان لەگەڵ ئەندامانی بەڕێز لە دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەمان پێداچوونەوە بە بڕیارەکانی دادگای تاوانی سێ هەولێر و هەروەها دادگای کەتنی دەشتی هەولێر بکەن لەبەرەوەی ئەو بڕیارانێک ئەوان دەریان کردی بڕیارەکان سەرپێچی یاسایە ئەو مادەی کە ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی بادینانی پێگیرایە ئەوانە مەشمولن بە ئیفراز شەرتی بۆیە ئێستا تیمێکمان حالیان لەو دقیقە قسە بۆ بەڕێستان دەکەین تیمێکمان لە پارێزەران وا لە ناو محکەمەی تەمیزن خەریکە ڕێکارەکانی تانەدانن لە هەردوو بڕیارەکانی دادگای تاوانی سێ هەولێر و هەروە بڕیاری دادگای کەتنی دەشتی هەولێریش لای هەمووتان ئاشکرایە کە ئەم چەند جاری دیکەش باسمان کردیە و بۆ هەموو ڕایگەشتش ئەوە دەزانێت ئێمە وەکو تیمی پارێزەران چەند جار دووپاتمان کردەوە تاکیدمان لەوەی کردەوە کە ئەوانە مەشمولن بە ئیفراز شەرتی لەبەرەوەی پێشی ئەوانیش شێروان تەها لە بادینان و مەسعود شەنگاری لە بادینان لە زیندانی زەرکای بادینان ئەوانە ئازاد بوونە بە هەمان ئەو مادەیە و هەروەها بێریڤان ئەیوب لە هەولێر لە هەمان ئەو دادگایە لە هەمان ئەو دادگایە لە تابقی سێم حاکمێک ئەمانە مەشمولن بە ئیفراز شەرتی ئازادیشی کرد هەوە لە هەمان ئەم دادگایە لە تابقی ئەرزی حاکمی تر دەرن ئەوانە مەشمولینە بە ئیفراز شەرتی بۆیە سەر لە ئێمە شێوێنراوە سەر لە یاسا شێوێنراوە سەر لە هەموو پارێزەران و هەروەها دادوەرە بەڕێزەکانی لە نێوان خۆیان متتەفقینە وەسەریان لە خۆشیان شەوەندە لە ئێمەشان شەوانیە بۆیە ئەمڕۆ هیوادارین و چاوەڕوانی ئەوەش لە مامۆستایانی بەڕێزمان لە دادگای تەمیز دەکەین کە ئەو بڕیارانە هەڵوەشێنەوە و بڕیار بدەن بە ئازادکردنی و قبولکردنی ئیفراز شەرتی بوو ئەو سزادراوانی شیرازێ و هەروەها دواتریش ئەوانەی کە لە دوایان دێن شێروانی و هاوڕێکانی تری هەرێک لە مەلاشیڤان و هاریوان ئیسا و ئەیاسکەرم و گوهدار زێباری و ئەوانیش کە مەشمولن بەو ئیفراز شەرتیە و هەروە هەموو کەسانی بۆ مادەی ژیرانی بە مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان هەمووی دەبی مەشمول بێت کە ناکرێت پێشتریش باسمان کردیە لە دەرگاکان بانێک و دووهەوە بێ لەلایەک قرارێک بێ لەلایەک قرارێکی تر بێ بۆیە ئەمڕۆ پێم وایە و چاوەڕوانی ئەوەی و گەشتبینی لەوەی کەس بەڕێز سەرۆکی دادگای تەمیز خۆی دێتە سەرخەت و هەروە ئەندامانی بەڕێز لە دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەو هەڵانێک کە کراوە هەمووی ڕاست دەکەنەوە لە چەند ڕۆژی ئایندە ئینشاءڵڵا کە بڕیارەکان دەتوانن بۆتان بۆ هەموو لایەک ڕوون دەکەینەوە بارودۆخیان بە شێوەیەکی گشتی زیندانیان لە هەموو هەرێمی کوردستان بارودۆخیان خراپە و بە تایبەتی ئەوانەی زیندانیانی بادینان ماوەک بەر لە ئێستا بارودۆخیان خراپ بوو و بۆ ئێوەشمان باس کرد کە شێروانی ماوەیەکی زۆر لە زیندانی تاکە کەسی بوو بەڵام دواتر ئێستا حالیان گەڕاوەندرێتەوە ناو هاوڕێکانی جگە لە گوهدار زێباری تا ئێستا نەگەڕێنراوەتەوە ناو هاوڕەکانی هەموو ئەوانی کرد ئێستا حالیان وەزعکە بەرەو باشی دەڕوە دەتوانم بڵێم ئێستا حالیان وەکو زیندانی مامەڵیان لەگەڵ دەکەن پێشتری وەکو دیلی جەنگ مامەڵیان لەگەڵ دەکردن لێبوردنە گشتێ دەرچوو بۆ چێوانەی نەگرتەوە چی گرتەوە زیاتر سەبارەت بەو لێبوردنێک کە دەرچووەوە لێبوردنێکی تایبەتی سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بوو کە ئەمە ئەوەشمان هەر پێ باشە بۆ 1600 قسوور ئەو کەسانێک کە لە کاتی خۆی هاریب بووینە پۆلیس بووینە لە کارمەندەکانی هێزی ناوخۆ بووینە وەزیفەیان بەجێهێشتە چوونەتە خارجیان لە کوردستانن یان ئەوەتە ئیستقالەیاندا ئیستقالەکانی قبول نەکرێ هەمووی حکمی غیابیان لە بۆ دەرچووە و سەرۆکی هەرێم لێبوردنی تایبەتی لە بۆ دەرکردن و لە ماوەی ساڵی ڕابردوش چەندین لێبوردنی تایبەتی دەرکراوە بۆ خەڵکی دیکەش ئەمە چاوەڕوانی ئەوە بین کە بەڕێز سەرۆکی هەرێم داوای لێ دەکەین جارێکی تریش ملحەقی ئەو لێبوردنە تایبەتی دەربچێ ئەو جارە بۆ زیندانیانی سیاسی بادینان و هەموو زیندانیانە سیاسیانی کە لەناو هۆڵەکانی زیندانن لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە شوێنەکانی دیکەش بەس طبعا بەنسبەت گواستنەوەی ئەوە هەر زیندانێک حەقی خۆیتی مافی خۆیتی لە چی لە بەرژەوەندی ئەو دابێلەوە زیندانی بەسەربەری پێشتریش تەجروبەمانە بۆ خەڵکی تر لە هەولێر چوتە دهۆک لە دهۆک چوتە سلێمانی لە سلێمانی هاتۆتە هەولێر بەرژەوەندی زیندانێکە لە شێبی دەبێت لێوێ ماوەی زیندانێکی بەسەربەرێ بەڵام بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر تا ئەو دقیقە قسە لەو زەلابتان دەکەین لاری دەکاتن و نووسراوەکان بەرز ناکاتەوە ئێمەش بەڕاستی لە ئێستادا ڕامانگرتو دەمانێت بزانین نەتیجەی قراری محکەمەی تەمیزیە بۆی ئەو کاتە قراری
ئەو ئیشی زیاتر لەسەر بکەین و سەرداری وەزارەتی کار بکەین بەڵام هەرسەر لێبوردنەکە دەمێت لێبوردنی گشتی ئەو بەڕێزە کرسیاری کە دەمێت قسەی بکەم بابەتی لێبوردنی گشتی ئێستا لە هەرێمی کوردستان طبعا لە هەموو لایەنەکان ئێستا حاضرن ڕازینە و مسودە حاضرە و پرۆژە یاسایەکە حاضرە و بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان مفاتحەی هەموو لایەنەکانی کردیە هەموو وەڵامیان داوەتەوە چ لە ئەنجومەنی دادوەری چ لە لایەنەکانی تر لە سەرۆکایەتی هەرێم نوێنەریان دیاری کردووە بۆی پرۆژەی لێبوردنی گشتی لە بۆ سەر تاسەری زیندانیانی کوردستان دەربچێ کە ئەوش جێگای خۆشحاڵیە لەبەرەوەی زیندانەکان پڕ بووە لە خەڵک و خەڵک لەنا ئەو خەڵکانەش خەڵکی بێتەوان یەکجار زۆری تێدایە و خەڵکیشی تێدایە لەسەر شتی زۆر بەسیط حکومێکی زۆر دراوە ئەو لێبوردنە گشتی ئەگەر دەربچێ ئینشاءالله لە قازانجی هەموو زیندانیان دەبیتن تەنها ماوە تۆپەکە لە ساحەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە هیوادارین بەڕێزیشان دڵی گەورە بێتن و لە ئایندەی نێزیک وەڵام بداتەوە بە ئەرێنی بۆی هەموو ئەو بەڕێزانێکە لەسەر تۆمەتی بەسیط و بێتاوان ژیراینە بە بەردێبوردنی گشتی بکەون و دەمەوێت لێرەدا داواکاریەک لە بەڕێز سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کاک مەسعود بارزانی بکەم کە لە ماوەی ڕابردوو کۆنگرەیان کرد لە کۆنگرەکەیاندا لە یەکەم دروشمی کۆنگرەکە شعاری ئازادیان و دموکراسی ئەوانیان ئقرار کردبوو لە کۆنگرەکە داوای لێ بەڕێزیان دەکەم کە ڕێگە زیاتر بە ئازادی ڕادربڕین بدە بە تایبەتی لە منتقی هەولێر و بادینان و بەڕێزیشان کاک مەسعود بارزانی کە پیاوێکی خاوەن ئەزمونە و لە کاتی خۆی لە پاش ڕاپەڕین لەگەڵ بەڕێز مامجەلال لێبوردنی گشتیان دەرکرد لە بۆ هەموو ئەوانەی کە دەستیان بە خوێنی کورد سوورە هیوادارم بەڕێزیشان تەدەخل بکە بێتە سەرخەت بۆی لێبوردنێکی گشتی لە وزارش کە لە بۆ زیندانیانە دەربچێەوە بە تایبەتی ئەوانەی بادینان کە بە ڕبع و یان بە هیچ شێوەیەک بە چارەیەکی ئەو تا ئەو حکومێک کە درایە تاوانیان لەبایە بۆ شێوە تاوانیان بخرێتە پاڵ داوایان لێ دەکەم کەوان بێنە سەرخەت و لێبوردنە گشتەکە دەربچین زۆر سپاس بۆ هەموو لایەک بەخێر بێت.